حادثەیەکتان بۆ جێڕمەوە برایانی بەڕێز توخوا بەڵام مەشغوڵی هیچ شتێمە بن بەس جۆ لەمە بگرن دقەیەگە بە یا 2 دقە بەس مەشغوڵی هیچ شتێمە بە جۆ لەمە بگرن هەمومان نەزانی کاک دڵشاد کەلاری خوا نەیکۆشت خوا دایەوە فیشەکێکیان پێوەنا 9 سانتیمەتر یا سانتیمەترێکی مابوو لە ناوچوانی بدە ئێرانە هەموو سەختەی خستە سەر نەیتوانی هیچ شتێکی لێ بکاو نەکوژرا و نەگیرە دوای ڕۆی بە ڕەسمیەت دەرچوو بە وڵاتێکی تر تەسەورکەن برایانی بەڕێز 4 مانگ لەو وڵاتەی تر خۆی شاردەوە 4 مانگ ڕۆژێک نەهزەیەک بینی بووی لە نەهزەکانی خۆیان لەناو کۆمەڵ کە بینی بووی تەواو تازامیش چوو بوو سەلامی لێ کردو و پێی وتبووی کاکە هیچ کەسێک نازانێ من لێرە هیچ کەسێک نازانە بە چ ناوێک خەبەر بە کەس نەدەی 3 ڕۆژی نەبەر خەبەرەکە گەیشتەوە بۆ کوردستان و لەوێوە تەلەفۆن کرایە و خەبەر درایەوە بە کاک دڵشاد دەرێ تۆ لەوەی وتی دەست بەجێ چوون بلیتم بە گرانی کڕی و هاتمەوە بۆ ناوێرە بۆ کاکە بۆ تۆ تەسەورکە کابرایەکی قیادی خۆت ڕای کردو خۆی شاردۆتەوە کورە لە ئەمریکا قاچاقە لە ئێران ڕای کردووە لە عێراق ڕای کردووە لە وڵاتی دنیا ڕای کردووە ئەبە لە نەهزەکان خۆی بشارێت تۆ سەیری ئەم قوڕ بەسەرێتیە تۆ سەری ئەم خودلانەی ئەهلی کوفە تۆ وەرە بڵێ نەهزە چۆن نەبێ بە ئەهلی کوفە چۆن نەبێ بە کوشەکانی ئیمام حوسەین وردەڵم ئومەتە چۆن خوا سەریەخا بەم خیانەتەوە وانا نزانێ ئیبراهیمی خەیات خەبات و 4-5 گەندەڵی وەکو بەهمەن و ئەمانە بە جاسوسەکە لەسەر ئێمەکەن لە بەریتانیا کورەمە جاسوسەکە لەسەر خۆشیانەکەن ئێستا ئەزانن لە خلالی پەیامەکانی کاک مصلحە و کە ئەزانین کابرا هاتۆ ناوی ڕەفیقەکانی خۆی داوە بە ئێران بە سیدی ئەندامی سەرکردایەتیانی پەرلەمان ناوی ئەندامەکانی داوە بە ئێران کورە بە سیدی خوا عافوتان کە کاکە ئەمە چ کارە ساتێکە ئەمە چ داڕزینێکە ئەمە چ داوەشینێکە ئەمە چ خۆفرۆشیەکە یعنی تۆ وەرە بڵێ من تەنظیمی ئیسلامیە بم بەڕێوە سبحان الله بڵێ تەنظیمی ئیسلامیە بم بەڕێوە ئەمەش وەزعەت بێ بەڕاستیمە ئەساتێکی گەورەیە باڵی نەهزەکان زۆر بێ ڕەحمە زۆر بێ شەفەقەتە زۆر بێ تەقوا و دینداری کە کەتولی خۆیان هەر پاراستوە پارەی خۆیان پاراستوە لە دەرەوە ئیشی خۆیانەکەن کاروباری خۆیان ئێستا تەمان بە تەکیدەوە چاوم لێ خۆیان زۆر منەظەمیان کرد چونکە ئێمە لە مؤتەمەرەکەی تەوێڵە کە بۆی ڕازبوونەوە بۆ کاگارام هاتن بۆ کوشتنی بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەمەیان کوشت بەس لە تاوە سنگی خۆم و خستە بەر ئەو کەسانەی کە لەو مؤتەمەرەیە بەشدار بوو بن ئەزانن لە تاوە ئارام قادر لەسەر منبەرەکە نامە خوارەوە خستمە پشتی ئەو دی خۆمەوە هۆی پێشمەرگە جورەتی ئەوەی نەبێ بڵێ کوشت ئەشیان کوشت والله بالله تەڵڵاهی ئەیان کوشت دواییش ئەزانم چێ بۆی دانیشت بوو بیکوشت ئەو زەمانە بەو هەموو قووەت و عەسکەری خۆمانەوە ئارام قادرە هەموو پاش قولەیەگر ئێستا بێت داما و عەبدوستارێکی داما و محەممەد حەکیمێک زانە ڕۆستاییەک کورە لە هەمووان داماوتر حەسەن بابەکرێک ئەبێت لە چوە لەم فاک و فیکانێ ئەوانە سەریان دەرچێت باڵی نەهزەکان تەبان ئێستا بە تەکید ئیشوکاری خۆشیان وەکو ئەندام پەرلەمانە بن بەڕێوە ئەمجارە وەکو دیبلۆماسیە دەگەڕێن هەم لە بەریتانیا کۆبوونەوەیان هەیە شوێنیان هەیە لەگەڵ وڵات دانیشن لەگەڵ مخابرات دانیشن لەگەڵ وزارەتی خارجیە توانن دانیشن بە ناوی ئەندام پەرلەمانێتیەوە لە کوردستانە لەگەڵ معارەزەیە لەگەڵ پارتیە لەگەڵ شوێنانی ترە ئێستا ئەوە نەماوە پێویستیان بەوە بێ بترسن لەوەی کە لێیان بدرێن لەبەر ئەوە ئەمە یەکێکە لە مەحنەتەکان کە سبەی نەجاوسبێنەوە بە گەڕەلاوژەیەکی تر لە ناوخۆیان هەرچەنە لەوانەیە کۆمەڵە پێکەنینی پلاستیکیمان پیشاندەنەوە بەڵام ئەمانە لە ژێرەوە هەمووی بورکانە